ئەمە وەکو بەشی شیکاری نەخۆشیەکان لەسەر بابەتی ئەنەتۆمی هەنێ ئەندامی لەشمان ئامادە کردووە بۆ ئەوەی بە خەڵکی ئاشنا بکەین کە بریتە لە گورچیلە و لە دڵ و لە مێشک و چاو و ئەو بەشانەی کە مرۆڤ لە جەستەیەدا هەیە و مەسەڵەن خەڵک دێ پرسیارەکە ئەڵێ مەسەڵەن گورچیلە ئیشی چییە یا مەسەڵەن دڵ ئیشی چییە بەو شتانەوە ئێمە ئاشنایان دەکەین کە چۆن بڵێ ئەمە دڵە و ئەوە چاوە و چاو چی ئیشیەکە و ئەو شتانەیە وەکو قورسترین شت کە ئیشی لەسەر بکەین دوو بەشن ئەیش بەشی مێشک و بەشی دڵە کە لە کاتی نەشتەرگەری و ئەو شتانەیەدا تۆزە ئیشەکەی قورسە. یەکەمین کارکەیە لە کوردستان و عێراق کە ڕاستەخۆ بەرهەمی عەلیبابای کوردستان ئەکڕێتەوە و لە جودیارانی کوردستان پاشان ئەیبرژێنێت و ئەیهاڕێت و ئەیکا بەکەرەی عەلیبابا بە سێ تامی جیاواز بە تامی سادە بە تامی چکولاتە بە تامی هەنجوین. خۆشبەختانە بەرهەمی عەلیبابای کوردستان بەرهەمێکە کە کۆڵەتی زۆر بەرزە لە چاو بەرهەمەکانی دراوسەیە. ئێمە کە بینیمان کە بەرهەمی خۆماڵی جودیارانی کوردستان هیچ سعرێکی وان ناکات و ڕەوانەی دەرەوەی کوردستانەکرێت ئێمە بڕیارماندا کە ئەم کارگەیە دروستکەین. کارگەی هەمنۆمان دروست کرد و کە ڕاستەخۆ بەرهەمی جودیارانی کوردستان بەکارهێنین بێ موادی حافزە بێ شەکر بێ ڕۆن بێخوێن کە سوودێکی زۆری هەیە بۆ مناڵان کە لە بەیانیانە بیخۆن یان بۆ یاریزانان کە ڕێژەیەکی پرۆتینی زۆری تایە. پلانێکی زۆرە کە بەرهەمی ناوخۆیی کوردستان بڵێن هەناردە ئەکرێ بۆ دەرەوەی وڵات بۆ وڵاتە دراوسەکان پاشان ئەبرژێنێتەوە و بە سعرێکی زۆر گران ئەکڕێتەوە لە کوردستانە بۆی ئێمە بڕیارماندا کە ئەم کارگەیە دروستکەین. پێشتر ئەم بەرهەمەی کە ئێمە هەمانە بەرهەمەکان لە دەرەوە هاوردەکرا بەڵام ڕاستەخۆ کە بەرهەمی خاومان هەبوو ئێمە بەرهەمی عەلیبابای کوردستانمان هەبوو یان بڵێن فستق عەبید کە ڕاستەخۆ جوتیارانی کوردستان دروستیانە کرد. ئیتر یعنی بەڵام هیچ معمەلێک نەبوو ئیتر عین لیان بکرێت لە کوردستان و عێراق بۆی ئێمە بڕیارماندا معمەلێکیەوە دروستکەین و بڵێن پرۆژەکەمان 3 ساڵە. ساڵی یەکەم کەرێ عەلیبابای لێ دروستکەین ساڵی دووەم کە چەند شتێکی بڵێن لێ دروستکەین ئیتر یعنی وەکو شیرینی وەکو چەند خۆشبەختانە ئێمە بۆ ماوەی 9 مانگ ئیشمان کردووە یعنی لە مانگی 2023ەوە دەستمان بە ئیش کردووە تا ئێستا خۆشبەختانە توانیمانە بڕێکی باش بکڕین لە بەرهەمی کوردستان ساختینەوە.